پاشای سیاچەمانە و دەنگە زیڕینەکەی هەورامان میراتگری بەزم و سۆزی پیرشان میراتگری بەزم و سۆزی پیرشالیار هونەرمەندە دەنگخۆش و بە وقارەکەی هەورامان مامۆستا عوسمان کێمنەیی کە بەداخەوە مامۆستا گۆرانی مەزن نەژیە تا بەدەم زایەڵی دەنگی ئەم میری سیاچەمانەیەوە گەشتی هەورامانەکەی بنووسێ و ئەم جارە بڵێ سیاچەمانە سیاچەمانە بەهەشتی عەشقە ئەم هەورامانە. عوسمان مومین عەزیز ناسراو بە عوسمان کێمنەیی لە ساڵی 1936 لە گوندی کێمنەی هەورامانی لهۆن لەدایک بووە. باوکو دایکی دەنگخۆش بوون و ئەمیش هەر میراتگری ئەو دەنگە ئەهوراییەیە کە سروشت و کەژ و چیا و ئاو هەوای پاک و بێگەردی هەورامان پەروەردەی کردوون. زۆر مناڵ بووە کە دەرکەوتووە خاوەنی بەهرەیەکی گەورە و توانایەکی زۆرە بۆ گۆرانی وتن بە تایبەتی ئاواز و چڕینە سەخت و زەحمەتەکانی بەزمی چەپڵە و سیاچەمانە. بە 15 ساڵی شان بەشانی گۆرانی بێژە بە ئەزمونەکانی هەورامان گۆرانی وتو دەنگی حاجی یاقۆ، حەم عەلی خاوە، مامۆ حەکیم و ئەحمەدی نازدارێ و حاجی حسێن نارنجەڵەیی کاریان تێکردووە. هەرزوو ناوبانگی کوردستانی تەنیوە و دەنگی لە ئێزگەکانی کرمانشان و ڕادیۆی کوردی بەغداد بڵاو کراوەتەوە. دواتر ئەم دەنگە سنووری کوردستانیشی بڕیوە و بۆتە جێی سەرنجی موزیسیانە گەورەکان تاوەکو ئەو ڕادەی کە گۆرانی بێژی گەورەی فارس محەممەد ڕەزا شەجەریان بە دەنگی زێڕی ناوی هێناوە و پێی سەرسان بووە. ئەم پاشای سیاچەمانەیە ئەم پیاوە بە وقار و بە هیبەتەی گۆرانی کوردی لەلایەن گەلێ ناوەندی ئەکادیمی و ڕێزی لێنراوە و بڕوانامەی فەخری پێشکەشکراوە و لێکۆڵینەوە لەسەر دەنگ و ئاوازەکانی ئەنجام درراوە. لە کات و سەختە ناخۆشەکاندا هەرگیز پشتی لە نەتەوەکی نەکردووە، سۆزێکی نەمر و جاویدانی بۆ شیمیابارانی هەڵەبجە کردووە کە ڕەنگە هەر ئەو گەڕۆزێڕینەی ئەم توانای هەبێت و ئەم چاوەڕوانەی لێ بکرێت. لەبەر لێوڕێژبوونی ڕۆحە هونەرەکەی و چڕوپڕی کارەکانی پێی باشتر بووە هەر لە ماڵەکەی خۆی و لە ناو میوان و هۆگرانی دەنگیدا ڕۆژانە بە چەندین سەعات گۆرانی بڵێ. ئەو نەپێویستی بە ئامێری موزیک و نە هیچ ئامێر و دەستگایەک هەبووە، وەک دەڵێن لە نێوان 1500 بۆ 2000 کاسێتی گۆرانی تۆمار کردووە. هەرچەندە نەخوێنەوار بووە بەڵام بە هەزارەها ئاوازی کوردی لەبەر بوو و شعری شاعیرانی وەک بێسارانی و مەولەوی و میرزا عەبدولقادری پاوەیی و سەییدی هەورامی لە گۆرانەکانیدا بەکارهێناوە. بەداخەوە دروست لەو کاتەی کە ئەم پەرجووی گۆرانیە بە شاباڵی دەنگ و ئاوازە ئەهوراییەکەی گشت دوتکەکانی نەمری دەبڕی، ڕێک لەو کاتەی کە ئەم گەلە ئەستێرەی ناوسنگی دەبوونە کاکێشان پلانی ناحەزێک نەیارێک پێکاوێتی و ئەم گەروەزێڕینەی لەوتن خستووە، بەڵام نەیزانیوە کە وەک فروغی فەروغزاد دەڵێ دەنگ دەنگ تەنها دەنگە دەمێنێتەوە. دەنگی مامۆستا عوسمان کێمنەیی دەنگە بە وقار و بە هیبەت و ئەهورایەکەی ئێمە بۆ هەتا هەتای بە نەمری دەمێنێتەوە و تەختی پاشەی سیاچەمانەش هەر شایانی خۆیەتی.